بەردەم نەخۆشخانەی شارە لە سلێمانی. نزیکەی 600 پزیشکی نیشتەجێ خولاون و هەر یەکێک لەم پزیشکانە نزیکەی 45 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. بەوتەی خۆیان پێنەدانی موچەکانیان ژیانی سەخت کردوون، بۆیە بایکۆتی گشتیان ڕاگەیاندووە و بڕیاریان داوە تا ئەو کاتی موچەکانیان پێدەدرێت نەگەڕێنەوە بۆ کارەکانیان. لە دوای 44 ڕۆژ پێشتر هیچ دەنگێکی موچە نییە، لەمە لە کاتێکە موچەی مانگی 6 و 7 هیچ ڕوون نییە کەی ئەدرێت و ئایا ئەفەوتەیان نافەوتێ. بۆی ئێمە بە پێویستمان زانێ هەڵوێسە ڕابگەێنن و بەڕای گشتی بڵین کە ناتوانین چیتر بەردەوام بی لە دامکردن بە هۆکاری دواکەوتنی موچەکانمان. ئێمە داوامێکی زۆرمان هەیە لە دەرەوەی شار لە ناو شار کە لە شوێنەکە خۆمان داواممان نییە. ئێمە 2 مانگ لە دەرەوەی شارین، 2 مانگ لە ناو شارین و مەسرفێکی زۆرمان لەسەر لەگەڵەوە حکوومەت لە مانگی 5 معاشی نەیەوە بە ئێمە کە بەسیترین و سەرەتاییترین مافی ئێمەیە. بیت بۆ دەوام خەفەر بیت دەوام بکەیت هاوکات جگە لە سلێمانی لە هەڵەبجە و ئیداری سەربەخۆی ڕاپەڕینیش بە هەمان شێوە کارمەندانی تەندروستی گرتبوونەوە و بایکۆتی دەوامیان ڕاگەیاند. ئێمە ئەوە 2 مانگە موچەمان هیچ موچەیەکمان وەرنەگرتووە لە مانگی 6 و 7 ئەوە مانگی ئیمڕۆیەکی 8 چاوەڕێەوە بووین کە ئیمڕۆ دوێنێ و هەفتەی پێشوو ئەم هەفتەیە بەڵێنیان دابوو کە موچەیەکمان بۆ بنێرن، ئەوە ئەویش نەبوو، هیچ ئاسوەیەکی تریش نییە کە موچە ئەنێرن بەم نزیکایان ناینێرن. لە مەڵبەندی تەندروستی چێوەڕەش کە بایکۆتمان کردووە لە بەروەی موچەی 2 مانگمان وەرنەگرتەوە، مانگی 6 و مانگی 7 تاوەکو ئەو موچانەمان بۆ نەگەڕێتەوە، یعنی موچە وەرنەگرین ئێمە لە بایکۆت بەردەوام دەبین. بایکۆتی فەرمانبەران بەشی زۆری فەرمانگەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانی گرتووەتەوە. لە ماوەکانی ڕابردووشدا فەرمانگەکانی ژینگە و کشت و کاڵ و شارەوانی و هەندێک لە فەرمانگەکانی دیکە بایکۆتی دەوامیان کرد. هەر بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە بەشێکی زۆر لە فەرمانگەکان لە شاری سلێمانی بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە و لە نێویشیاندا بەڕێبەرایەتی کارەبای سلێمانی کە بە تەواوەتی کارمەندانی نێو فەرمانگەکە بیناکەیان چۆڵ کردووە و هیچ مامەڵەیەک بەڕێ ناکەن. بەڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانیە. فەرمانبەران ناوبینای فەرمانگەکەیان چۆڵ کردووە و دەڵێن تاوەکو موچە وەرنەگرن ئامادەنین هیچ مامەڵەیەک بەڕێ بکەن. مانگێک تا ئێساوە هەر دیار نییە موچەکە نەدراوە، ئەم مانگەش یاتە سەرەوە داخلی مانگی 8 بووین تا ئێستا موچەی چارەنووسێکی نییە. تر ئەم کێشەیە ئەم مانگرتن و بایکۆتکردنە پێویستە بەردەوام بێ و هەڵوێستی شەوێ بە جدی و داواکاری جدی شەبێ، نەگەر ڕۆیشتنەوە یان بایکۆتی دەوام بۆی بزانین ئێمە کارێک پێین لەسەر ئەوەی بنەمایەکی هەبێ چیمان ئەوێ. نزیکەی 45 ڕۆژ تێدەپەڕێت بە سەر دابەشکردنی موچەی مانگی ئایاردا و تا ئێستا دیار نییە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەی موچەی مانگی حوزەیران وەردەگرن لە کاتێکدا لە عێراق دەست بە دابەشکردنی موچەی مانگی 8 کراوە. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.